بیسەرانی خۆشەویست کاسبکارانی بەڕێز سڵاوتان لێبێت، هیوادارم گیرفانتان پڕ بێت لە دینار، بەتایبەت دیناری حەڵاڵ، نە دینار نە پارە، هیچیان چڵکی دەست نینەوە، هی حرامە چڵکی دەسە. درێژترین ئاەت لە قورئانە سوورەتی بەقەرە ئاەتی 282 باسی دەینەکە، باسی قەرزەکە، واتە باسی مامەڵەیە. مامەڵە و درهەم و دینار و نقود و عقود شتێکی زۆر زۆر گرنگە. ئێمە بە درێژایی چەند ئەڵقەیەک لە پۆدکاستی دینار باسی موچە دەکەین، باسی سیستمی موچە دەکەین، باسی ئەوە دەکەین کە خەڵک چەندێک بەرزە موچە و سەرە موچە علاوە و تەرفیعی نەدراوەتێ، چەند موچەی پاشەکە کراو هەیە کە نەدراوە پێی، سیستمەکانی موچە چەند جیاوازن لە نێوان هەریمی کوردستان و عێراقا، خانە نشینان، موچەخۆری پلە تایبەت، موچەخۆری سەربازی، یعنی ئەوەی موچەخۆر بێ لە وڵاتە هەمووی لەسەر ئەم مێزی گفتوگۆیە. ئێمە لەسەر مێزەکەمان لاسیکی دینار و پارە زۆرە ڕاستیەکەی، بەڵام پارەی لێ نییە کاک خالیدا، پارەشی لێبێ ئیشەڵڵا وانە. بە درێژایی چەند هەڵقەیەک لەگەڵ کاک خالید بابە ڕەسوڵ کای کۆن بە باکەین، ئەوەی لە ژێر بەڕێی خێنە سەر بەڕە لە جێی چوانە چین، چووکە پێمان وایە قەرز کۆنە بێ ئەمما نافەوتەیە. لەبەرەوە بە قسێ و پەندە پێشینانە ناکەین کاڵە لە جێی چوان مەچۆ و کای کۆن بە بامەکە، ئێمە بە بایەکەین، چووکە گەر بە بای نەکەی ناڕوە، ئیشەکە ناڕوە. لەگەڵ کاک خالیدا گفتوگۆ کەم لە بەرچەنەوە کارێک. کاک خالید بابە ڕەسوڵەوە هیچ دۆست و قەوم و عەزیز و خۆشەویستە، بەڵام ئێمە لەبەرەوە بانگمان نەکردەوە خۆشەویستە، جۆ خۆشەویستمان زۆرە، لەبەر ئەوە بانگمان کردووە کە پیاوێکی خۆشەویست ئەزمونێکی چەند ساڵەی هەیە، چەند ساڵە لە بواری ژمێریاری و سیستمی موچە، ینی هەر کاتێک خالی بابە ڕەسوڵتان ون کرد ویستان بە دوایە بگەڕێن خەتی نەبوو، مۆبایلی داخرا بوو، ئاوا لە ناو قایمێشی ئاوایە بۆی بگەڕێن ئەی دۆزنەوە، بێ بۆی بگەڕێ، حەلی نییە بەڕاستی. کاک خالید ڕەنگە بە شتێت و ڕە ببێ، ئەگەر پێی بڵێیت خواوشتم بۆ حساب کە و حاسیبەیەکیشی بیتێ تووڕاوی پێ کاکە حەمەدجان بە بێتە سەری قسەکەم لە خزمەت سپاس بۆ بەڕست و حرمەتشمێ بۆ هەموو گوێگرەکان ئەوانەی کە بە شێوەی دەنگیان لێمانە ئەوانەشی بە شێوەی وێنە ئەمان بێنن، حرمەتی تایبەتیم هەیە و سپاس بۆ بەرنامە کردستان. تۆڕەبوون وابزانم هەموو ئینسانێک قابلی هەڵچوون و داچوونە، بەڵام تۆڕەبوونێک کە زیانی بۆ بەرامبەرەکان و بۆ شعور و ئەحساسی ئینسانەکان نەبێ ئەوە قەیناکە. ئەگەر لە پارا تۆڕەبین کە حەقی خەڵک بخورێ و داوای بکەینەوە تۆڕەبوونێکی باش، بەڵام ئەگەر تۆڕەبین بۆ ئەوەی بڵێن حەقی خەڵک مەیە دیوێکی خراپ. ڕاستەوە بۆیە بۆ شێوازە تۆڕەبوونەکان هەوڵین دەباش تووڕەبوون بەسمەوە نییە تر خەڵک ڕۆژە حاسیبێ بەنە دەست تۆ تووڕەیە، بەسمەوەیە پیاوێکی مەبەستی بەرەز ئەوەیە کە ڕاستە و خۆ بەبێ حاسیبەکەشە تا وردەکاریەکان بە ئەوە ئەو بەهرەی و لە شوێ ناوەکە. کاکە حەمەدجان بەشێکی پێم وایە ویراسیە، بەشێکی ئیدامە بێدانی خۆتە لەگەڵ هەر ئیکارێک کە ئەیکەی، زۆر ممارەسەت کرد بۆ خۆی تەطویری چەند ساڵە ئەزمموی بواری ژمێریاری تێکا خالید. ئەگەر دیوە عملەکەی بڵین لە فرۆشتنی مەسکەت و کونجی و سەمونەوە لە مناڵیەوە ئەو ئەزمونە فیعلەکەیە ڕاست. ئەگەر لە دیوی نەزەرەکە شەوڕی وەک خوێندن لە سەرەتای خوێندنەوە هەتاوەکو تاواکردنی کۆلێجی کارگەڕی و ئاوری زانکۆی سەنسەری و دەبلۆمی باڵاکەشم کە لە زانکۆی سلێمانی، بۆ لە سەرەتای تەعینیشمەوە ئەگەر 1-2 ساڵی بدایەت باس بکەین لە بانق و لە ئەسواقی مەرکەزیوانە لەوانەیە لە دیوە حسابەکە بە کەمتر کارمەکرد، بەڵام لە دوای ئەو ئیتر کە سیستەمەکانی موسا لە سوق مەرکەزی ئیشە کردووە لێوە، بەڵێ لێش فەرمانبەر بووم لە مەرکەزێکی کاتی خۆی لە گەڕێکی چارباغ بۆ خوارەوە لای پاڵاسەوە بوو، بڕێک بۆ خوارەوە بۆ سەر پردەکەی جوولەکانی سلێ بەڵە کۆن لەوێ ئەساق مەرکەز بەزدانێکی بوو لە سلێمانی پاڵاسەوە، ئێمە جاروبارە چین لەوێ
گۆشتێکی ڕۆست هەبوو خۆش بوو بەڕازیلی وەرمانەگرا لای پاساژ پاڵاسی پێڵ ئاخناکە حەمەگیانتەوە بە حکمەوەی تەمەند درێژوی لە من گەورەتری باڵێ وی مێژۆکەی تۆ دوای مێژۆکەی منە ڕاستەکەی پێشتر لە ڕاست جێگە بوو تۆ دەرچووی زانکۆی مستەنسریەی بەڵێ ساڵی چەند گێڕی و ئابووری ساڵی 91 تاوامان کردووە کە ئەو کاتی 91 ئێمە خوێندکار بووین 90 بۆ 91 ئینتفاازەکە کە دروست بوو بەشێکی خوێندەکەمان ینی مابووی ئینتفاازەکە ڕۆیە ئەگەر نەکەوینە باسی سیاست بەڵام مێژوێ فرسەتێ باشەکە لێش باسی وکەم دوای بەشداریکردنمان لە حینەکە ئینتفاازا بڕین ڕاپەڕینە ساڵی 91 وتوان تەواو فەسڵکردن چکە بەشدار بووینوانە بەڵام دواتر قەراری دەرکرا ئەوانەی کە لە هەرێمە نتوان بێنە خوێن تاواکەن لە دوای مانگی حوتەوە چینەوە بەشی دووەمەکەمان تاوا زۆر باشە کا خالید ئێمە باسی موچە دەکەین بەڵێ یەکێکی لەو کەسانی کە زۆر گونجاوی ئەم بابەتر لەگەڵا یەکاڵا بکەمەوە کۆمەڵک داوی تێکاڵاو هەیە شیتەڵی بکەین و ئەم بابەتەوە نە ڕوون بکەینەوە گەر ماستاوە بێ نەخورێتەوە نە ڕوون بێ بەڕاستی باشە لە هەڵقەی یەکەمە ئەمەوێت باسیەوە بکەین لە ماوەی زۆر بە خێرایی بۆی بینە سەرێسە چەند جۆر سیستمی موچە لە عێراقا هەبووە و هیچ کاتێکە بۆ هەرێمی کوردستان و عێراق جیاواز سیستمی موچەیان جیاواز بوو بێ ئەمەوێت لە ساڵانی هەفتاکانەوە زۆر بە خێرایی بەسەر بزانین لەو کاتانەوە تا 1991 قۆناغێکی دیکە 91 بۆ 2003 ئەوەش بە دوای یەکە بۆم باسکەین دەست خۆش پرسیارێکی دروستە هەر وڵاتێک توانی عملەی یعنی کاڵا پارەی خۆی هەبوو کەواتە خاوەنی سیستەمێکی خۆشی بوو ڕاستەوخۆ توانێت ئیعلانی دەوڵەت بوون بکە هەرێمی کوردستان هیچ کات جیاواز نەبوو لە سیستەمی موزیکانیان لەگەڵ عێراقا لە ساڵی هەفتاکانەوە بە ئێستاشەوە بەڵام جیاوازی لە جێبەجێکردنی سیستەمی موچەکانە هەبووە لە چەند جێبەجێکراوە لە عێراق و لێرە لە چەند جیاوازیە نەکراوە لە بەتایبەتی لە ساڵەکانی دوای 91 بەڕێز دەفەرموو چەند جۆری سیستەمی موچە هەیە لە ساڵی هەفتاکانەوە لە دوای گرتنەدەستی دەسەڵاتی با بڵێن حزبی بەعز ڕاستەوخۆ هەتاوەکو ڕوخانەکەی کە ساڵی 2003 با دروستتر بۆ زمانی سادەی خۆمان و خەڵکی ئاسایی خۆمان بڵێن دیناری عراقی سویسری لەو زەمەنەوە بۆ خۆی سیستەمێک هەبووە هەتاوەکو ڕوخانی کە ساڵی 2003 بووە بە حاڵەتی 91 شەوە تا ساڵی 2003 کە لای خۆمان ڕاستە حکوومەتی عراقی و دەسەڵاتەکەی لێرە نەماوە بەڵام پارە و کاڵا و عملەکە هەر هەمان پارە و کاڵای عملەی عراقی بوو کرد باشە لە ساڵی 1992 ئێمە بە هەمان سیستمی عێراق موچەماوە گرتووە لە هەرێمی کوردستان هەمان سیستەم وەریگرتووە بەڵام شێوازی وەرگرتنەکانی داهاتەکەی فەرقی هەبوو لەسەر داهاتی کێ بۆ چۆن بۆ پارەکان وەرگرت باشە بەس ئەو کاتە لە عێراقا پارەی عێراق با بڵین بوو بە تەزویر دروستە پارە عملە تەزویرەکە هاتۆ کە ئێمە ناومانەوە عملەی تەزویر ئەو کاتە پارەی سویسیەکە بە لای خۆمان هەر کارێک کرد و پارەی عملەی تەزویرەکە لە بازار دۆلار ئەو کاتە لە ساڵی 1991 مامۆستایەک لە هەرێمی کوردستان لە هەولێر چەندی وەرەگرت لە عێراق چەندی وەرەگرت پرسیارێکی دروستە سیستەمەکە هەمان سیستەمە بەپێی ئەوەی کە ڕاستەوخۆ بەم جەدوەلەی کاتی خۆی دیاریمان کردو و دیاری کراوە بەپێی شەهادەکان بێبڕوانامەیەک دوایی سەرەتاییەک ئەنج ناوەندیەک هەتا ئەگاتە دکتۆرایەکی سەرەوە و پلەکانی سەرەوە وەرمە ناوەندیەک لەگەڵ بە کالۆرەسێ بۆ نمونە ئەگەر باسی بکەین بۆ نمونە بێبڕوانامەیەک 102 دیناری سویسری بۆ دیاری کراوە کاتی خۆی کاتێک علاوەی ساڵانەکەی وەرز 102 دینار دوایی بووە بە دوای ساڵێک بۆ بە 105 دینار دوایی بووە بە 107 دینار ئەوە کەی ئەمە لە ساڵی هەشتاکانەوە با دروستن بڵین هەتاوەکو ساڵی 2003 کە سەدام ڕووخاوە بەڵام ئالوگۆڕێک کراوە لە زیادبوونەکەی بە بڕی 2 دینار یا 3 دینار بەڵام هەمان باس 1991 بڵێم ئەوە شەکەین تانەوەیەک ڕاستەوخۆ بەم سیستەمە داڕی کردووە ئامادەیەکیش ئەو کاتە بە 125 دینار بۆ خۆی یەکەم تەعینی بووە ڕێژەی ساڵانەی علاوەی ساڵانەکەشی لە دینارێک بۆ 2 دینار بووە بەڵام لەبەرەوەی بەڕێزی دەرچووی ئابووریت و شارەزای و زمان حاڵی خەڵکە ئاسایەکەشمان هەمووتەیەگە کە پارەکەت قووەتی هەبوو کە قووەت بەڵێ 100 دینار وەرگری بەرامبەر بە میلیۆنێ ڕاستەوە گۆڕانکاریەکان هەمان سیستم بۆ بەڵام لای ئێمە بەو پارە سویسریە لەبەرەوەی ڕاستەوخۆ وەرچەرخانێکی سیاسی هەبوو بەڵام عملەیەکی جیاواز دەرنەکرا بۆ هەرێمی کوردستان تا بتوانین ئێمە بەو عملە جیاوازە جگە لە ساڵی 2003 کە بە دۆلار ئێمە ساڵی 1993 مەسەلەن مامۆستایەک لە هەرێمی کوردستان چەندی وەرەگرت ئەو کاتی ساڵی 93 مامۆساکە بۆە 125 دیناری وەرگتا یەکەم تەعینی 125
دینار بەڵێ یەکەم دامەزران وەکو خەریجێکی ئامادەیی یا ماحەدەکەی 100 باشە لە عێراق چەنی وەرەگرت لە عێراقش ئەمان ئەو پارەیە بەڵام دەرماڵەکان جگە لە دەرماڵە لەوێتر پارە بووە بە چاپ بەڵێ پارەی عێراقی لە سویسێکەوە گۆڕا بۆ پارە چاپە باش ئێمە 125 دیناری سویسری ماوەردەگرت بەڵێ واتە 5 سەر ئەسپ زۆر دروست باشە یان سەدامی سوورەکان ناوسا سوور سەدامی لەسەر بوو مەسەن ئێمە 125 دینار ماوەردەگرت لە عێراق کە دینار چاپ بوو تەزویر بوو با بڵێن باوڵی تەزویریان پێوە لە چەندیان وەرەگرت مامۆسایەک لێ مامۆسا بە هەمان ڕێژەی قوەی توانای کڕینی ئەو پارەی کە ڕاستەوە خۆ لە عێراق دەرکرا بە عملە تازەکە چەند بەرامبەری ئەو بوو 5 بەرامبەر بوو یا 8 بەرامبەر ئەو بڕی وەرەگر بە ئەوە بەرامبەر یعنی یەخت مەسەن 125,000 دیناری وەرەگرت یان چەنی وەرەگرت دیاری کراو نەبوو ئەگەر بە دەقیقی پێت بڵێم لەوانەیە هەڵە بکەم بۆیە لەبەرەوەی بۆ خەزەیەکی مێژووی علامە ڕێستا لەوانەیە بیرم زۆر باش ئەمە ساڵی 91 بۆ 2000 بەڵام عفوم کە ئەزانم ئەیان و شەدەیەکی زۆر پارەی وەرگرتەوە هەڵ ناگیرێت بەڵەوە ڕاست 2003 بۆ چەند قۆناغی دوایەوە چییە 2003 ڕاستەوە خۆ ئەبێ باسی ئەوە بکەین کە یەکسەر بە دوای گۆڕینی نظامە بەر لەوەی سیستەمێکی تازە دروستکرێ قۆناغێک هاتە پێشەوە ناونرا قۆناغی دۆلار چی فەرمانبەران هەیە بە 3 مەرحەلە بەیان بە 3 قۆناغ پاریان وەرەگرت قۆناغی دۆلار چییە قۆناغی دۆلار ئەو قۆناغەیە کە هەموو سیستەمی موچە کە 10 پلەی وەزیفیە لە پلەی بۆ نمونە دەوە دەست پێ ئەکات 9 8 7 6 هەتاوەکو ڕقەمەکە بسووتر بێتەوە پارەکەی زیاترە وای ڕاست بۆ پلەیدا پارە کەمترین پارە وەرەگرێ پلەی یەک زۆرترین پارەگرێ لە سەروی کشەوە تایبەتی 1000 و بامان هەبووە بۆیە ئەوەی بەڕستە پرسی لەم قۆناغی دۆلارەکە ئەم دە قۆناغا بە تایبەتەکانی شەو کران بە 3 قۆناغ 3 قۆناغەکەش قۆناغی دۆلار بوو لەسەر بنەمای ئەو سیستەمە سویسری کەدانراوە موچەکەت بگەشتایەتە 152 دینار یا 150 سویسری لە ناو جەدوەلەکە کە دەرەجەی 6 پلەی موچە بووە ئەو کاتە بۆ خۆی 40 دۆلارت وەرەگر لە 150 بۆ 179 دیناری سویسری کە لە ناو جەدوەلەکە دیاریکراوە جەدوەلی سویسری کاتی خۆیەتی بە پارە ئەو جەنابتەڵی سەر ئەسپەکەیە سەدامەکەیە ئەیترە بەم پارەیە بگەشتایەتە 179 دینار لە باتی 40 دلار 6 دلار وەرەگر ئەگەر لە 179 بۆ 183 هەتاوەکو 190 موچەکە دەوایە کرا بەم سێ قۆناغ خەری بۆ کرا بە دۆلار لەبەر ئەوەی مەرحەلەیەک قۆناغێکی ئاڵوگۆڕ پێکردن بوو بە عەرەبیکاڵی ئینتیقالیە ڕاگوزەر بوو لەبەر پارەی سویسریەکە هەتا پارێکی تازە بۆ عێراق تەبع کرا بە دۆلار دەفعکرا بە 3 قۆناغ 40 دلار 6 دلار 8 دلار ئەو کەسانەی کە ساڵە 80 دلار ئەو کەسانی ساڵانی خزمەتیان کەم بوو بە پێی موچە سویسریەکەیان 40 دلاریان وەرەگرت ئەوانەی من وەرم گرت وەختی خۆی 40 دلار وەرگرت کەواتە موچەکەی بەڕێزت ئەو کاتە بۆ خۆی بە پێی سیستەمی موچەکە بە پێی جۆری شەهادەکەت یەکەی پەیمانگا بۆ کولیە بۆ کالۆرۆسم هەبوو ساڵی 2002-2003 تاین بووم دامەزرام یعنی مامۆستا بووم لە لادێ کاتێک کە سەدای مامۆستاکان لە پێش هاوێ لە دەرەوە باڵێ سەدام ڕووخا موچەم بە دۆلار وەرگرت ماوەیەک درستە زۆریشی نەخایانی بەڕاست ئەو 3 قۆناغات 40 دلار 6 دلار 80 دلار ئەوانەی کەمترین موچیان هەبوو نەگەشت بوون 150 ئۆنی سویسری 40 دلاریان وەرگرت ئەوانەی تا 179 موچەکان گەشتووە ئەوەی پاری سویسری بەرزترین موچە 80 دلار 6 دلار بەڵێ ئەویکان دواتریش قۆناغەکە زیادی کرد بوو بە 120 دلار ئەوش قۆڕان دوو مەرحەلەی ئینتیقالی بوو باڵە 120ەکە بۆ ئەو کەسانە بوون کە دەرەجەکانیان گەشت بۆ دەرەجەی 2 1 و تایبەتی ئەلفوبای کۆن زۆر باشە ئەی دوای ئەوە قۆناغی ئەم قۆناغە بۆچی بوو بۆ ئەوەی هەتا پارەکە تەبع کرێ خۆش دەزانی لە ڕووی ئابووریەوە هەر پارێکی تازە عملەکە گۆڕا بە عملەی تازە ڕاستەوە خۆت کۆمەڵشت یەکەم هێزی پارەکە کەمە بێتەوە کە سەوارانی زیادی کرد دوو توانای کڕینەکەی کەمە بێ ڕاستێ لە ڕووی ئاڵوێڵی بەرامبەرکردنی بە دۆلار زمانە ئەسەوێتەوە بۆیە ڕاستەوخۆ ئەو مەرحەلەیە بە دوای ئەوە قۆناغی ئەو ساڵی 2003 بوو قۆناغی تازەی سیستەمی موچە دەستی پێکرد کە بە ساڵی 2005 سەرەتاکەی بوو 2005 بەس دوای ئەوە 2005 و چی دیکە هەیە دوای 2005 ئەگەرەوە سیستەمی موچەکان
وەرچەرخانێکی زۆر یا ئاڵوگۆڕێکی زۆر گەورە دەستی کلستەی موچەکانە 2005 سیستەم گۆڕا لەسەر بنەمای چی تا گۆڕا عفومکە موچەکان ڕاستە و خۆ لەبری 102 دینار زیادی کرد بە 69,000 دیناری کەمی کرد عفو پارەی هەزارێکە زیادە بۆ وتن بەڵام پارەکە لە دەرەجەی وەزیفەکان لەباتی 10 قۆناغ کرا بە 11 لەباتی 10 قۆناغ کرا یعنی ئەو کەسی کە لە 11 بوو 69,000 موچەی بنەڕەتەکەی بوو دەسۆش کوردەواری شتێکی درستی هەیە و زۆر شایع بوو کاتی خۆی نازانێت سەلوانێ گەنجی تازەگیرێن بوو بێ ئەڵێ حکومت کەروێشک بە عەرەبانە ئاگرێت ڕاست چەند بیرمان لێ کردەوە کەروێشک بۆ سرعەتەوە عەرەبانەیە بە پاڵانی بچووک و چۆن ئەگیرێ ڕات کە خۆنابی مناسبە ئەو قسێم بێەوەی بزانم کە تۆ قسەکەی ئەسپارەبانێمان هەر لە بەرەوەدانا دەست بەجددیمە بەڕاستی کەروێشکێکی شتەرە پێشی بۆی ڕێک پایانی موچەکە لەگەڵ یا بێ ئەو کەروشکە هەرکەس بیری کردەوە بۆ عەرەبانە چۆن ئەگیری ئەگەر ماتۆڕی عەرەبایی لەسەرداننی باش ئەگەر بۆ تاوکەم کاکە حەمیدجان یەکەم قۆناغی گرتنی کەروشکەکە بە عەرەبانە ئەوە بوو پلەیەکی وەزیفی زیاد کرا کە دەرەجەی 11 بوو بۆ ئەوەی هەر کەسێک لە بێبڕوانامەکە لەباتی لە دەرەجەی دەدانرێ لە 11 دانرا و 4 ساڵیش ئەبڕێ لەوێ ئەنجاگاتەوە شوێنەکە یەکەم زاری ئەوە فێڵێک نییە کرابێ ئەی هاوار جوانترین قسەیە کە ڕێک ناوەندرێ فێڵ بەڵام فێڵێکە بۆ ئەوەی ئابووری عێراق بە حسابی خۆی چاکیکە بەڵام ژیانی خەڵکەکەی تێک بە ئەگەر دروست چۆنیانی یاری بڵێ ئەو قسە زۆر دروستە فێڵێکە بەو مەسابەی پارەکە بۆ ژیانی خەڵک بەشی بژێویەکە ناکە بەڵام بۆ داهاتی حکومت لەو بڕپارەی کە هەیەی و بەپارەی تازە تەبعی کردووە دەرەجەکە ئێستا تەکمیلەکەی لەما دەرەچێت دەرەجەکانی سەرەوەی چەند قات زیاد کرد ئەگەر کەسێک لە خوارە 69,000 دیناری هەبوو بێ کەسێکی سەرەوە لە دەرەجە تایبەتەکان کە حرمەتی گەورم بۆ هەموو ئەوانەی کە نابێن ناوی شەخص نابین بەس باسی پلەی وەزیفەکەین ئەوانەی لە دەرەجەکانی 2 یەک تایبەتی ئەلف و بابوون و کە ئێستش هەڵپەکە هەتا ئێستش بەردەوام و خەڵک تەمۆحیوێتی هەرچیەکە لەو دەرەجانابێ بۆ نمونە لەو زەمەنەی خۆیان پلەیەکی یەکی وەزیفی بە 928,000 دینار کە ئێستا لە جدولەکە هەیە تۆ لەکوێ 69,000 و لەکوێ 900,000 دینار یا 928 لەکوێ ملیۆن و نیوێک یەکەم معاشت بێ لەکوێ 2,433 ئێستا جیاوازی کەمتری موچە و بەرزترین موچە چەندە کاکالی بەم جەدوەلەی ئێستا هەمانە ڕاستەوخۆ بە جەدوەلە تازەکەی کە ئێستا لە هەرێمە ئیشی پێکرێت و ئەوەی کە لە عێراق لە 2015 جێبەجێەوە پێش ئەوە ڕاستەوخۆ لە 140,000 دینارە 140,000 دینار بۆ 2,443,000 ئەمە سەرەتای دەستپێکەکەیەتی چۆن ینی نزیانی موچە نزمترین موچە 140,000 دینارە ئەمە موشەی بنەڕەتی موچەی بنەڕەتی بەژن و مناڵ و نزمترین موچە 140,000 دینارە موچەی بنەڕەتی بەرزترین کەسێکیش کە موچێ لە تایبەتە ئەلفوباکامیان بەرزترە ئەلفوبا ڕاستەوخۆ بۆ خۆی ئەلفەکە کەمترە باکە زیاترە باشە جەدولەکە کە هەیە باشە تەحلیلکردنەکە کە هەمانە پێچوانەیە وتمان باشە باکە چەنە 2,413,000 دینار بەڵام سیرەکە لەما نییە کاکە حەمیدجان ئەوەی خوارەوە کە باسمان کرد لەبەری شەهادینیە لە 115 هەیە بۆ هەر 100,000 15,000 زیای هەیە کە خۆی ناگاتە 200,000 15,000 زیاوەرگە بەس ئەوەی خەرەوە 1,500,000 1,500,000 زیادەی هەیە لەگەڵێ لەبەر ئێستا 2,413 2,413 3 ملیۆن زیای هەیە لەگەڵ خۆیان 3 ملیۆن لەگە خۆیان بە 3 ملیۆنی فاسی هەر نەفاشەنی هەیە دەرماڵی پلەیە ئەلێرەوە ئەگەر باسی بکەین جیاوازی چینایەتی فەقیر و دەوڵەمەنەکە لێرێ بۆ هەموو هەکەس هەڵپەی سەروترە کاکچێتە ئوبرێ لە باش ئەوە لە حەڵقەی لە تایبەتەکانە باسی دەکەین ینی با تێکەڵێن پرسیارە باشە ئێستا لە دوای 2003 اینجا 5 ئێمە هێشتا هەرێمی کوردستان و عێراق بێک سیستمی شەکە هەموو یەک سیستەمە بە ئێستەشەوە کە باسی ئەوە شەکەین جیازەکانە با بگەینە 15 آخر ئێستەوە شت بۆ باس باش گۆڕانکاری سیستەمەکان لە دوای 2023 کەوتمان دۆلار ماوەیەکی ئیشی کرد دۆلارەکەش کرایەوە بە 2 مەرحلە مەرحلەیەکی 40 و 60 و 80 و دوای گا بە 60 و 80 و 120 دلار کە بەڕێزیشت بۆ خۆ دەڵی ماوەیەک لە وەزیفا بووی ئەو دۆ لە دوای 2023 سیستەمی نوێی موچە هات بە 2005 هاو لەسەر بنەمای بڕوانامە و ساڵانی خزمەت ئەوەش 2005 2007 ڕاستە و خۆ سیستەمەکە گۆڕایەوە و جەدوەلێکی تازە هێندایەوە کە هەموو ئەم جەدوەلانی لێرە دیاریمان کردووە من وەکو خۆم بە پێی کارکردنەکە جام کردوێتەوە بە ڕەنگی زەرد و
ڕەنگە زەردەکەت چییە؟ زینەکانیش هەر یەکەی هی ساڵێک بۆ نمونە سیستەمی ساڵی 2005 موچەکەی چەند بۆ نووسیمە بەڵام پلە وەزیفەکان هەر بۆ خۆی 11 پلەکە دوایی زۆر زەرورە ئەوە لێرا بڵین کە 11ەکە لابرا تەرکرا وایە سەر دەپلە ئەسڵێکە بۆ لابرا ئێستا پێ دەڵم لەبەرەوەی ئەو موچەی ئەوە کەم بوو لە ئاستی موچەکانی ترە خۆی زیادیش کرا بوو دەپلەی وەزیفە ئەو 11 بۆ زیاد کرێ و بە کەمترینیش زیاد کرێ کێ پێی لابرد هەر حکومەت خۆی لە قرارەکانە کرد چەند ساڵ ئەو پلێ ئیشی ئەو پلێ ساڵێک دەتوانم بڵێم ئیشی کرد بە دوای ئەو شتی زیاتر هەیە کاکە هەمێستا ڕوونکردنەوە دێمە باڵە 2005 ئەمە گۆڕا 2007 سیستەمەکە جارێکە گۆڕانکاری بەسەرهات 2008 جارێکە هەر ئەو پارانە گۆڕایاری بەسەرهات 2010 جارێکێکە گۆڕانکاری بەسەرهاتەوە هەموو شتەکانە بەردەستمانە 2015 جارێکە لە عێراقا گۆڕانکاری بۆ هات لە هەمووشی سیرترەوەیە ئەگەر بۆ زمانێکی سادەیی بۆ هەمووانی باسکەین جالەوەی خەڵکیی معریفی و ئەکادمیکە بۆ خۆی لە ڕووی موچەکان و پلەکانش تێگا و بۆ خەڵکە ئاسایەکەش بۆی تێگەێنین قادرمەیەک ئەگەر بۆ خۆی دە پلەی قادرمەی هەبێ باشە ئەگەر زەویەکە حساب بکەی بە قۆناغ بڵێ ئەمە یەک باڵێ نییە عەرزیە تابقی عەرزیە بۆ خۆی لە وتێلەکانیش ئەمە قادرمەکەی کە لە بەردەستمانە 1 2 3 4 سەرکرێت تادا باشە بەڵام ئەوەی لە عێراقا ڕوویا جارێکی تر ئەگە بە ڕێزت بە ناوی فێڵ ناوە دەبێت لە سفر و حسابیان کراوان یەکسەر بۆ خۆی ڕاستە و خۆ یەکەکەیان بە سفردانە وایە تێگەی 0 1 2 3 4 هەتا باڵێ ئەو کاتە قۆنا سفر ڕقەمە کاکە سفر بۆ خۆی ڕقەمە هەر خۆی دنیا بەبێ سفر ملیۆنێکم بۆ حساب کە سفریانە بێ بۆیە ئەگەر بتوانم بەدەر لە سیستەمەکە بۆ زاخاوێکی مێشک شتێکە با بڵین کاکە حمەدجان هەموومانە زانین ئەمە چەند پەنجەیە ئەوە 5 ئەمە 5 ئەمەش کاکە حەمە ئەوەش 5 بوو بە چەند هەردووشان دا بەڵام لە ڕووی منتەقەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پێچوانەکە یینەوە 10 9 8 7 6 ئەمە 6 زائیدەن 5 11 خۆی دێشە بوو بە 11 ئەو سفرە ئەم دەورەی بینی ڕاستەوە خۆ هاتە سەر ئەوەی کە بەبێ ئەوەی خەڵک بەخۆی بزانێت کە ڕشک و عەروانەکە دەست قۆناغێکیان زیاد کرد کە سەرێشەی بۆ ئینسانەکانی دیسانەوە زیان کردو ئەوانیان چێوان لابێ هەر بۆ خۆی ئەوان هێنایە پێشەوە کردیان بە قۆناغ تۆ کە کاتێک ئەوە ساڵی چەند ئەمە ساڵی 2007 ئەخ لە 2005 دانرا بوو 2005 لە 2005 قۆناغێک زیاد کرا دوایی 11ەکە تەرکرا لە باتی 11ەکە لەبری ئەوەی دەرەجەیەک زیاد بکە ئەم کاتە لە ناو بە شێوە ئەو بە شێوە ئاسۆیەکەی زیادی کرد ئێن عفوم کە ستونیەکە باشەوەی عمودەکە زیادی کرد ئەم جاریان لەکوێ جیان کردو ئەم جارە عفوم کە بالەسە ئەم جدووە لە زۆر ڕوونی زۆر درسە بۆی بە ئاسانتر تێ بگەین کامێرەکەمان خەمت نەبێ بەری بخات ڕاستە و خۆ ئەمە شێوە ئاسۆیەکەیە باوەڵێکە باشە ئەمە شێوە ستونیەکەی ئاسۆیەکەی ئەمە ستونێکەکە ئاسۆیەکەیە ئەو دەرەجەی 11 لێرە بەم شێوەی عمودێ زیاد کرا لە خوارەوە بۆی تۆ ئاواز دوای لابرا بەڵام ئەو قۆناغی سفرە هات لە شێوەی ئاسۆیەکەیانە لێرە لەم قۆناغا ئەم جەدوە لە بابێنینە پێش بە جەدوەلێکی ئاسانتر ئەمەت بۆی زۆر ئاڵۆز نەبێت لەلامە کاتێک ئێرە لەکوێ ژیان کرد بەڵێ کاتێک ئەمە 1 2 3 4 5 دەکە ئاوا ڕات هەر ڕاستە و خۆ یەکەکە یەک خانیان بۆ زیاد کرد 0 1 2 3 4 ئەبێ هەموو کەسێک کە تەعینە بێت ساڵێک لە سفرەکە بمێنێتەوە دوایی بۆ خۆی دوای ساڵێک ئەنجا ئەچێتە چەند بوو موچەکەی بووە چەند لەو کاتە موچەکەی بۆ نمونە خەریجێکی ئامادەی ئەگەر 125,000 دینەوەی خاوەنی بڕواناوی ئامادەی بووە بەڵێ ئەگەر بۆ نمونە 125,000 وایە سا جاران دوای ئەگەر نابوو منە 2000 ئەمە چەنەڵی 2007 ڕاستە و خۆ بەڵێ لە ساڵی 2007 ئێستا جەدوەلەکانمان لەبەردەستە ئەمەت عفومکەن ئەگەر تۆ فەرموو کاکە محەممەدیان بۆ نەخریجێکی ئامادەیی ساڵی ئەمە هەموو جەدوەلەکانە کە لێرە دوستمان کردو ئەوەش قۆناغی سفرەکەیە کە دیاریمان کردو قوربان باڵێ ئەگەر کامێرەکە بتوانێت درست خەمت نەبێ ئێڵە ئەمە ئامادەیەکەیە لێرە ڕاستە و خۆ ساڵی 2007 زەردەکانن ئەو گەڵاشاسیت ئەبێ زەردەکان چیون ئەمەش قۆناغەکانە لێرە کە دیاریمان کردو بۆ خۆی ئەو
سفرە و کەسی کە ئەمڕۆ تەعین بووە بۆ نمونە 2007 زۆر شانی وەرگرتووە دروستە ئامادەیەکت باس کرد بەڵێ ئامادەیەکە لە ساڵی 2007 200,000 بۆ دیاریکراوە لە کاتێکە لە ساڵی 2005 125,000 لە 25ەکەەوە بەرامبەر بە 2007ەکە بۆی دابنێ 230,000ەکە ئەبواە بە 230,000ەکە تەعین بێ بە 200 تەعینیان کردووە لە دوای یەک ساڵ ئەنجا بۆتەوە بە 200ەکە یعنی بەبێ ئاگای لە خۆی بێ یەک ساڵ لەو شوێنەی خۆ ئەمڕێداری لێ خوراوە بێجگەر 30,000ەکە ئەی قۆناغش سفرەکە لەم لاوەنووسیوەتی بە 4 ساڵ تەرفیعەکە سفرەکەی حساب نەکردووە قۆناغی سفرەکە لە 4 ساڵەکەی بۆ هەر ماڵی چەنی لێ خوراوە گەر خۆی ڕاستەوە وران بڵێ یا سیستمەکە بڵێ لێی خواردووە سیستەمەکە سابتی کردووە ئەو لە 203 ئەمە 3,000 بەجیالەوەی ئەو 3,000 هەر 3,000 نییە بەڵێ شەهادەکەشی بۆ خۆی لە سەدا بسوێنجی شەهادەی هەیە لەوێشەوە لە سەدا بسوێنجی لێبراوە زائیدەن هەر دەرماڵەیەکی ترسناکی و پلە و مەسئولیاتی هەبوو بێ لەوێشەوە بە ڕێژەی ئەوەی لێبراوە ئەمەش قەی ناکات لە حاڵەتێکی ترالیان بەگشتی چەنی کردووە بەگشتی ئەبێت بە جەدوەلێک دەری بێنێ 3,000 زەربی 12کە بۆ خۆی ڕاستەخۆ 36,000 کە باست کرد حاسی باڵێ 36,000ەکە بێنەرەوە لە سەدا 25 جارێکە بخەرەوە سەری بۆی وانە لەوێ 25 لەوێ 12 لەوێ 6 بۆ دابنێن هەشتی بۆ دابنێ هەشت و وتمان چەند 36 ئەمە 44,000 ئەگەر بەرپرسیارەتێکی هەبوو بێ لە دایرەکەخوا لێ پرساوی هەوبە بوو بێ لە پرساوی بەش بوو بێ یان مدیر بوو بێ یان سەروتر بوو بێ بەو ڕێژانە ژەو کات ئەو جارە ناگاتە لێ پرساوی هەوبەکە یەکەم ساڵەتی تەعینە زۆر دروستە لەو حاڵەتانە ئەگەر دەرماڵێکی ترسناکی هەبوو بێ خوتوڕێکی بێ لە ماڵی مەدەنیەکەش و عسکەرێکە بەو ڕێژێژ ئەوەی کە پاری لێ بڕاوە لەو کاتە ئەمە بەشێکی لە هەمان 600,000 لێ بڕاو زیاتر لە هەمان پلێ خۆشە یەک ساڵ لەو شوێنەی ماوەتەوە باڵێ لەو سەریشەوە لە ناو علاوەکە بۆ خۆی زۆر باش شارەکەی بێ کالیت بە زۆر بە خێرایی بەڵێ باسی ئێستا بکەین 2015 بە دواوە کە بەزمی نێوان هەرێمی کوردستان و عێراق ڕووەدا جیاوازی نێوان سیستمی موچە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق یان باسی ئەوە بکەین ئێستا هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بە گوێرەی چه سیستمەیەک موچە وەرەگرێ و بۆ ئێستا ئێمە وەکو عێراق موچە وەرناگەین سیستمان یەکشت نییە لە مانگی 4 2024 پارەوە ئەوە جێبەجێ کراوە لێرە کە خۆی لە عێراقا لە ساڵی 2015 جێبەجێ کراوە ئەوەی کە ئێمە لە 2024 وەریەگرین عێراق لە 2015 هی لەو سەروێتەوە ئەوەی خۆی ئەخلەبەری جەدۆلەکە هەرەوەی عێراقا بەڵام بە ئەخ شتەکە با ڕوون بێکا خالید ئێستا ئێمە لە 2015 بەڵێ مامۆستایەک لە بەغداد چەندی وەرگرتووە زۆر دروست لە 2015 مامۆستایەک لە هەولێر چەندی وەرگرتووە هەر بۆ خۆی ڕاستەوخۆ لە 2015 لە هەرێمی کوردستانی سەوشت بۆ ڕوونەتەوە لە هەرێمی کوردستان مامۆسایەک بە جەدوەلی ساڵی 2008 یان دا لەبەر جیازەکەمان بەو جەدوەلە پارەی وەرگرتووە بەڵام لە عێراقا لە 15ەوە کە جەدوەلی تازە هاتووە سەگۆڕانکاری 15کەش ئەگەر پێت خۆشە باسێکین بە 15کە پارەی وەرگرتووە دەرە سیستەمی جیاوازی پارەکانیان مامۆسایە کە لێ وەریگرتووە ئایا 4 ساڵ خزمەتی هەیە یا هەشتی هەیەیدا هەیە بە پێی ساڵەکان مامۆسایەک لە هەولێر لە سای 2015 دامەزراوە بە چەند دامەزراوە ڕاست بڵێ کەسێک لە بەغدا بە بڕوانامەی دبلۆم بۆ بە مامۆستا بە چەند دامەزراوە هەر ڕاستەو خۆ ئەو بەڕێزەی کە لە هەرێم یا لە عێراقەدا ئەمەزرێ ڕاستەو خۆ ئەبێ لە دەرەجەی هەشت ئەگەر مامۆسا بێ وەکتن بەڕێزت ئێڵەی ئەبێ لە دەرەجەی هەشت قۆناغی 5 دابنرێ بەڵام فەرقەکە لەمایە دەرەجەی هەشت قۆناغی 5,265,000 بە جەدوەلی ساڵی 2008 یادا 265,000 بەڵێ ئەمە موچەی بنەڕەتێک ئەمە بنەڕەتی 265,000 بەڵێ ئەمە کەسێکە ناوی مەغدیدە باش خەڵکی ئەو لێرە کەسێک ناوی یاسرە لە بەغدا یاسر لەو کاتی مەغدی 265,000 وەرەگرێت لە 2015 درستە یاسر لە هەمان ڕۆژ مباشەرە دەکا لە بەغدا ئەو چەند وەرەگرێ من حەزم کرد پەیامەکەی تۆ بە ئەو بەرەزانەی گویان لێمانە بگاتێکی ناوە پرسیارەکە لای من وازەحە باڵێ بە جەدوەلی لە هەرێمی کوردستانی کە لای خۆمان هەتا پارمانی چواریش بە 265 چەند علاوەی وەرگرتووە هەر بۆ کۆنە ڕۆشتەوە بەڵام لە بەغا لە 2015 لە باتی 265 کە بە جەدوەلی ساڵی 2015 275,000 وەرگرت
ینی لەو کاتێ مەغدی 265 وەرەگرێ ئەو 275 وەرگتووە ئا ئەم 10,000 زیادەیە بۆ هەموو ڕێژەی دەرماڵەکانی تریشی فەرقی کردو جە هەر 10,000 نی تر زۆر بیکەشێتە سەر ئەبە دەرماڵەکانی چێت سەر 30,000 چێتە سەری بە بۆیە ناوێرم بڵم سیلەبەری بەڕێز ڕاستەوە خۆ یەکێکم بۆ تۆڕێک هەر ئەو ساڵە تەعینەکەی بەڵام بڵێ ئەگەر کەسێک 8 ساڵ خزمەتی هەبێ 5 هەبێ 10 هەبێ ڕاستەو خۆ ئەمانە بە پێی قۆناغەکانی سیستەمەکە هەوڵێن ورتریکەینەوە بۆست مامۆستا خالید بەڕێزم کەسێک لە ساڵی 2015 دادەمەزرێت لە فەرمانگەیەکە شەرت نیە مامۆستا بێ لە هەرێمی کوردستان پێشە دامەزراوە 8 ساڵ خزمەتیە لە 2015 زۆر دروست باشە چەند وەرەگرێ هەر ڕاستەوە خۆ هاوتاکەی هەر مەغدیدا بەڵام 8 ساڵە مەغدیدێکی دیکەمانەیە بۆ هەولێرێک مەغدی دیتانی بەڵێ باشە مەغدی دێکێ لە ساڵی 2015 8 ساڵ خزمەتی هەبووە یاسرێکی دیکەشمانەیە 8 ساڵ خزمەتی هەیە یاسر چەنی وەرگرتووە لە 2015 مەغدی چەنی وەرگرتووە بۆی هەریکێک لەو یاسر و مەغدیدانە و هەموو ئەوانەشی عەرە بەڵێت دعنا من الأسمانی ئەسمائی وازە ناوەکان بێنێ هەر کەس بۆ خۆی چەند ساڵ خزمەتی هەبووە ڕاستەوە خۆ ئەبێ بیهێنێت بەو موچەی کە وەری گرتووە ئێستا ئێمە یاسر و مەغدیرەکە باسەکەین ئێستاشت بۆ باسەکە 8 ساڵەکە اینجا بێت 8 ساڵی هەیە منطقێکمان بیتێک هەر لای خۆی موچەکەی خۆی هەردووشان هەمان شاهدیان هەیە بەڵێ ئەم بە 8 ساڵی هەیە وەنیە بەڵێ لە عێراق ئەو 8 ساڵی هەیە لە هەرێمی کوردستان بەڕێزت ئەم ڕوادامەی دیبلۆمیانەیە و تاو ئەمان بڕوانامەیان هەیە 8 ساڵەکەی هەرێم ڕاستەوخۆ بۆی حسابکە لە دەرەجەی 8 قۆناغی 5 کە تەعین بۆ دوای ساڵێک تەرفیعی کردووە لێرە ساڵێک لەوێش 4 ساڵی تری لە دەرەجەی 7 تێپەڕانەوە ئەمە 5 ساڵ ڕاستەوخۆ لە دەرەجەی 6 4 ساڵێکی تێپەڕانەوە ئەمە 9 ساڵ لە هەرێمی کوردستان لە 2015ەوە ئەم حەقی تەرفیعی خوراوە کە 265ەکەی بابی بکەین بە موچە 265 296 وتان چەند 8 ساڵی هەیە 302 308 314 وەنیە لە ساڵی چەندە بۆ 8 ساڵەکەی ئەگەر کەوتە 2015 لە 308ەکەەوە ئیتر ئاوا ڕشتە تەرفیعی نەکردەوە 362 بەڵامەوەی عێراق لە 308ەکەشەوە بۆ بە 362 364 ئەم 384 وەرگتووە ئەمەی لای خۆمان هەتا ئێستش کە بەردەوام بۆ خۆی بە وتمان 265 یاسر 365 6,000 وەرگرتووە بەڵێ وەکو موچەی بنەڕەت وەکو موچەی بنەڕەتی بەجیا لە دەرماڵەکانی ئەوانی بەڵام ئەوەی لای خۆمان لە 8 ساڵەکە یەکسەر ڕاستە خۆ بۆ خۆی هاتووە لە مەهینەکەی و مەحدەکەی بۆ 265 ڕاستەوە خۆ 265ەکەی کار تاوی کردووە هاتۆتە لە دەرەجەی 8 دەرەجەی حوتەکە 296 308 314 لە چواردەکەەوە یعنی موچەی 314 ساڵی 2015 تێکەوتەوە بۆ بە 326 348 دینار ڕاستەوە خۆ لە 348 مقارنەی بکە بەویتر ئەوە نەفەرق 348,000 بەڵێ هەتاوەکو 300 ئەمە 382 ڕاستەوخۆ 48 ناقسی 386 کەین باشە 38,000 دینارە فەرقە منتم چر تاوا تقدیری 38,000 باشە ئەم 38,000 بەس بە دەرماڵەکانیانەوە دیارە بوون ئەگەر مامۆستا بوو بێت ئەتوانین بزانین مامۆستایەک ئەگەر 8 ساڵ خزمەتی هەبوو بێ هەر بۆ خۆی تایبەتمەندیەکەی من لەوەیە بۆیە ئەگەر بە نمونەمان هەیەەوە ڕاستەوە خۆی فەرموو ڕاستە و خۆ ئەو هەموو فەرمانبەرانی هەرێم لە یاسرەکە و یا لە مەغدیدەکەەوە بیکەینەوە بنمە ئەتوانێ موچەی ئەو کاتەی بەپێ ئەم جەدۆ لەمان دیاری بکەین و ساڵەکانی هەدەی فەرموو ئێستا من ئەمەوێت بیسەران ئەگە هەر کەسە و لە ماڵی خۆیەوە بڵێ ئەزانێ کە با بڵێین هاوکێشەیەکمان بیتێ بە یەک نمونە نمونونەکەشتە هەر کەسە و لای خۆیەوە هەر هاوڵاتێک موچەکەی لەو کاتا دامەزراوی ئەوەندە بێ ئەوەنە بێکواتە ئەوەندە هیچ گرفتێکمان نیە ئێمە دوو نمونەوان هێنایە وتمان مەغدیدێکمان هەیە و لەگەڵ یاسر باشە 8 ساڵ خزمەتیان هەبوو بەڵێ 8 ساڵەکە هەتا ئەم لەحزەیەکە قسەی لەسەرەکەین کە ساڵی 2025 بیگەڕێنەوە بۆ 8 ساڵ بەر لە ئێستا لی دەرکە ئەکاتەوە چەند لێرە 5 ساڵی وەنیە بوو بە 20 لەو لاشەوە کەواتە 2007 تعین بووە کەمە لە زووی تعین بوون و لە هەرێمە وارد نییە بەڵام ئێمە وەک نمونونەکەینەوە 2007 بیهێنا یەکەم تعینەکەی چەنە بە جەدۆلی موچەکە یەکسەر بۆ خۆی
بەم جدۆلی کە ئێمە ئیشی پێ ئەەکەین ڕاستەوخۆ 265,000 کەواتە لە لای خۆیانەوە ئەو بەڕێزانەی گویان لێمانە ئەتوانن 2007 ئەو بەڕێزە یا هینەکانی خۆیان 12 ساڵەکەی من بێنە بە گوێرەی لیستەکەی خۆت ئیشکە کەنانە هەروە ئەەکەم باشە مادام ئێمە 2007 تەعیناتمان نییە بەڵێ بۆ نمونە مامۆسایەک باسکە کە لە 2003 تایم زۆر دروستە باشە زۆر کەسێک لە 2003 دامەزراوە لە بێنمونەکە بە هەمان هەمان کەس بەڵێ ئەویش ئێستا 2003 تایم بۆ لە بەغدا ئێستا مامۆسایەک لێرە چەند وەرەگرێ وە لە بەغدا چەند وەرەگرێ پرسیارێکی دروستە بۆی هەموو بەڕێزە گوتوانێ و جیاوازەی خۆی دەرکەن باش 2003 کی بەغدادمان هەیە دەرچووی پەیمانگە 2003 کی هەرێمشمان هەیە دەرچووی پەیمانگە بەڵێ هەتاوەکو ساڵی 2025ەکە چۆن موچەکانیان بۆ دیاریکەین و بزانین چەندێک جیاوازیان هەیە ڕاستەوخۆ هەردووکیان بۆ خۆی لە دەرەجەی 8 قۆناغی 5 تاینە بن بەڵێ دەرەجەی 8 قۆناغی 5 بۆ ئەوەی ئەم جیاوازیانە دەرکەین ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئاسان شەرحێکین بۆ بانجێک زۆر باش 2003 هەتا 2015 حسابەکەین چەند ساڵەکە لێرە 12 ساڵەکە باشە ئەمە 15 ئێرەمان دیاریکرمەش 15 باشە لێرە 12 ساڵ وایە قوربان وازانەوە هەموو بەڕێزێک باش حەقی بە شەهادە و بینەوە نیێ وەکو باش لێکدانەوەی خۆی توانێت لە ماڵەوە بۆ خۆی بکە 12 ساڵەکە ڕاستەوخۆ بەپێی ئەم جەدۆلی موچەیە کە لە بەردەستمانان بەڵێ چەنی وەرگتۆ نا وردەکاری لەوانەیە ئەو نزانێت 2003 چەنەوە 2005 چەنەوە حەوت چەنەوە هەشت مهمەوەیە 12 ساڵ خزمەتی هەیە بە ڕێگە ئاسانەکە 12 ساڵ یەکسەر هەردووکیان بەغاوێ عراق بە دوای 1 ساڵ مەحەلەکە تەرفیعەکە باش کەواتە لە دەرەجەی حەوتەوە لە هەشتەوە چوە دەرەجەی حەوت ئەمە 1 ساڵ لای بەڕێزت بنووسە 1 ساڵ باش لە دەرەجەی حەوتەوە بۆ دەرەجەی 6 ڕاستەوخۆ 4 ساڵی پێویستە ئەمە 4 ساڵیت بەس بۆم کە بە پارە ئێستا بۆ یەکەم عفونکە بۆی با پارەکە دیاریکەین ئەنجا جیاوازەکە دیاریکەین بێ وا بکەین ڕاستەوخۆ هەردوو ئەو بەڕێزەر بە 1 ساڵ تەرفیعەکەن لە دەرەجەی هەشتەکەەوە ئەچنە دەرەجەی حەوت ئەمە ساڵێکیان لە دەرەجەی حەوت 4 ساڵی پێویستە ئەمە 4 ساڵ ئەمە 5 لە دەرەجەی 6 4 ساڵیکەی پێویستە ئەمە 9 ساڵ ئێمەوتمان چەند ساڵ خزمەتیان هەیە 12 ساڵمان هەیە ساڵی یەکەم چواری ئەوێ ڕاستەوخۆ هاتە دەرەجەی 6 وەزیفی ئەبێ بێتە دەرەجەی 5 وەزیفی بۆچی 2015 حسابەکەی ئەخلەبەری لە 15 جیاوازەکان ئەەکەی بەڵام هەردووکیان لە دەرەجەی هەشتی وەزیفی تعین بوون بە 1 ساڵ سنە حەوت ئەمە ساڵێکیان کاکە حەمیدیان بەس تۆ ئەوانە بۆ کۆکەرەوە بووین خیاڵ نەکرێت ئەمە ساڵێکی حەوت لە دەرەجەی حەوت تا 4 ساڵی پێویستە ئەمە بوو بە 5 ساڵ لێرە کۆم کردەوە لە دەرەجەی حەوت بۆ 4 ساڵی پێویستە ئەمە بوو بە 1 و 4 و 5 لێرە 4 ئەمە 9 ساڵ 9 ساڵ دوایی 4 ساڵی تری پێویستە بۆ دەرەجەی 5 ئەمە 9 14 ساڵ 14 ساڵی ئەنجا ئەگاتە 2015 بە 14 ساڵەکەی ئەمەی عێراق ڕاستەوخۆ هەتاوەکو ئێستا کە 25 وتمان لە 2022 ساڵ خزمەتی هەیە بۆی ئاسانتر باسیکەین و هەممان لێمان هەمووی تێبگا لێمان لە دەرەجەکان هەتاوەکو دەرەجەی 6 یەکێکی هەشتی بۆ حسابکە حەوت و 6 و 4 و 4 8 9 5 و 4 و ئەم ئەبێ گەشتێتە دەرەجەی 3 وەزیفی 2 وەزیفی ئەوەی عێراق موچەکەی کەمترین موچەی بەو 23 ساڵە 775,000 دینار کەمتر نەبێ ئەمە بە تەقدیری داێنین بەڵام بە پارە ڕێک دیاری بکەین لەبەر کاتەکە و پەرە پرۆزاکە پێمەوت ئەوەی هەرێم ئێستا ئەو پلانە خەڵک لی تێکەچێ من لە ماڵەوە کە گوێ ئەگرم لە بەڕاستان کەسێک گوێمان لێگرێ حسابی بکە بزانێت هاوتاکی لە بەغداد چەند موچە بەڕەدەگی چەند 2003 عین بوو بەڵێ هەتاوەکو 2025 لەیەکی دەرکە 22 ساڵی هەیە ئەوەی بەغا ئەمەی ئێرە 22 هەیە باشە بەڵام ئەوەی هەرێم ئەبێ بڵین 2003 تا 2015 ئەمە پرسیارە ئەسڵێکەیە تۆ ژووتت بووە تا 2015 ئەم 12 ساڵی هەیە 22 ساڵەکەی مەحادەکەی بەغا ڕاستەوخۆ لە 2025 ئێسایش بۆ 25ەکە دیارەکەم بووی هەتاوەکو 22 ساڵی هەیە تا 2025ەکە بەس ئەرگ نەبێت تو ئەوانە دیاریکە دەرەجەی هەر ساڵ شتەکە ئاسانکەین کەسێک لە 2003 لە بەغدا تعین بووە بەڵێ 2025 چەند وەرەگرێ موچە بنەڕەتەکەی موچەی 22 ساڵ وەرەگرێ کە موچەی 22 ساڵەکە ئەم ستیپانەیە کە لای تۆ چەنەکە ئێستا پێ دەڵێمە چەنە ئەمە تا قوربانە بوو مەحەدەکەمان ڕاستەوخۆ لێرێنین ئەمە 1 ئەمە 5 ئەمە 9 ئەمە لەگەڵدا ئەمە 19 ساڵ ئەمە 20 21 22 23 ساڵ ڕاستەوخۆ وتان چەند ساڵی هەیە
22 ساڵ تاوە بڵێ ئەبێ سێ. لە دەرەجەی سێ ئێ ئەو کەسی کە لە بەغایە ئێ سەوخۆ لە دەرەجەی سێ قۆناغی سێ بێ 645 موچەی بنەڕەتێتی 645,000 بنەڕەتی باشە لە هەر کوردستاندا لە هەرێمی کوردستان ئەمە دەرەجە هەشتەکەمانە ئەمە ساڵێک ئەمە 5 هەتاوەکو 2015 گوتمان 12 ساڵی هەیە 1 ساڵ 5 ساڵ بە چوارەکەەوە 9 ساڵ 13 ساڵ ڕێک ڕاستەوخۆ ئەبێ 435,000 هەیە ئەوەی هەرێمی کوردستان 435,000 تاوەکو 2015 لە دوای 15ەوە لە دوای 15ەوە چەند ساڵی ئەمێنێت هەتا بگاتەوە بەو 9 ساڵی ماوە 9 قۆناغی تری بەوە بڕیوە لە دەرەجەی پێنجی وەزیفەکە کەواتە 429 436 443 450 ئەفەپەلەمەکە ئێستا پێدەڵم 450 463 469 ئەمە جەدوەلەکەیە با بە ئاسانتر یەکسەر پێ بڵێم ئەوە نیە چەند ئەمە چەند یعنی بەیتی قەسیدەکە پێم بڵێ بەڵێ ئێستا پێ دەڵێم عەفومکە 519,000 519,000 موچەی بنەڕەتیەتی بەڵێ ئەو دوانە لە یەک دەرکە 519 هەتاوەکو 600 ناقسی 646 کەین یەکسانە بە 128,000 کەمتر وەرەگرێ بەڵێ هەموو مانگێکی هەموو مانژێ بۆچی هۆکارەکە ئەمە لە 2015ەوە لێرە تەرفی ئەوەستاوە لەوێ ئەوە هەڵقەی کە باسی دەکەین ئەوە بەشێکی بەشی دوو هەمەکەشی بە هەموو دەرماڵە و ترسانکی و خوتۆرەکانی ترشەوە ئەو ڕێژە لەگەڵی ئەگۆڕێ چۆنێتی وەرگن کەچی فەرقەکە نەزانانی ئاسان بیگەێنین بەڵام هێشتا من هەر ئەبێ دەقە قەرزکەم لە برادران هەر من یەک زێڕیدە باسەکەم بە خولەک و نیوێک ئەم شتم تێگەێ هەر ئەتوانم بە یەک خولەک تێزای بۆ ئەگەر خەڵک ئەم دوی ببڕی بەجیا داینین تێبگە بێ خولەکونی و تێمانگەێنە هاوکێشەیەکمان پێ بڵێ کەسێک چۆن بزانێت بسن کابرا موچە خۆرە بەس نازانێت لە چ پلەیەکە لە زۆر درستە زۆر بە خێرایی پێمان بڵێ دەرچوویەکی پەیمانگە باشە ئەگەر 2005 تاین بوو بێ ئێستا لە پلەی چەندایە و ئەبێ موچەکەی چەند بێ موچەی بنەڕەتیەکەی کاکە حەماڵەت داوای شعرێکی سەوزم لێمەکە بەهار لە عمری من بێبەریە بڕوانە قژی ماش و برنجم دەفتەرێکی پڕ کوێرەوەریە پرسیارێکم لێ ئەەکەی بۆ خۆی هەر من بۆ خەبیرەکە ئیشی تیا بکەم و ئەوەشی کە شارەزایی هەیە لانی کەم بە 2 سعات ناتوانێت دەردیکە بەڵام ئەتێ بە پەلە پرۆزە بە دقەیەوی کەنیکە پەلە پرۆزەیە بەس ئەسانی کردونکە ئاسان بکرد ئاسان پێڕێکە یەکسەر ئەو بەڕێزانی کە تەعینە بن بە پێی شاهادەکانیان داوای شعرێکی سەوزم لێمەکە دوای پێ دەڵم وەڵا بیرم نیە لەبەرەی توش وەک پسیلە توشی فیقدان زاکری کاتی بووم لەو لەحزە تۆ لەم لاوە مەزغوڵکردم بە موچەلۆ لەوە باسی شعرەکەم لێکێ بۆتە شعرە قوربان بیرم کە دەبێ فەرموو ئەوەی بەڕێزە دووتت لاپەڕەکەت هەڵەرەوە هەموو ئەو بەڕێزانی کە تەعینە بن ڕاستە خۆ سەرەتاییەکان پەیمانگە باشە سای 2005 دامەزراوە بەڵێ باشە هەر ساڵێ بێت تکایە بەڵێ بەڵێ بابەتی ساڵی نەکەین باش کەسێک چۆن ئێستا لە ماڵ و حسابی کا لە پلەی چەنایە زۆر درستە بەسەربەی ساڵ هیچیت نایبستنەوە بەیتەوە ڕێک و ڕاست ئەمە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە هەیە ئێڵەم و بە شێوەیەکی گشتی سەرەتاییەکان لە دەرەجەی خوارەوە حسابکەن بۆ خۆیان 4 ساڵ هەتاوەکو قۆناغی 5 حسابکەن ئەمەی پەیمانگاکەی کە بەڕێزێت لە 2005 تا 2025 20 ساڵەکان نامەی بەسەرەوە بە پەیمانگەوان و قوربان بەعام بڵێم بەعام باش کەسێک چەند ساڵ جارێک هەر ڕێک ئەمە جوابەکەی تێگەشتم چەند ساڵ جارێک پلەکەی بەرز دەکرێتەوە لە دەرەجەکانی خوارەوە لە دەرەجەی دەوە هەتاوەکو دەرەجەی 6 وەزیفی 4 ساڵ جارێک ئەبێ تەرفیع بکات پلەکەی پلەی شەشی لە دەرەجەی دەوە هەتاوەکو دەرەجەی 6 وەزیفی جگە لە تەعینەکان جزای لە چ پلەی چەندی وەزیفیە قوربان بە پێی شاهادەکەی سەرەتاییەکان لە دەرەجەی دەن ناوەندەکان ئەسین عفونکە بێبڕانامەکان لە دەرەجەی دەن سەرەتاییەکان لە دەرەجەی قۆناغی 4 ناوەندەکان لە دەرەجەی 9 ئامادەیەکان لە دەرەجەی 8 مەحەدەکان لە دەرەجەی 8 قۆناغی 5 کۆلیژەکان لە دەرەجەی 7 قۆناغی 1 بەدوای ئەو مادرسێرەکان لە دەرەجەی 6 قۆناغی 1 ئیتر ئەوە سەرەکەیتەوە بە دکتۆرەکانەوە لە هەموو سەیری دە بۆ 6 لە هەمووی سەیر 5 یەک سەیری یەکشتی زۆر مهمت بیر خستمەوە بەڵێ کەروێشک و عەرەبانەکە ڕاستە و خۆ یەک شتی کە کراوە کە فەزاعەتێکە لە سیستەمەکانە بەو حکمەتی کەروێشک و عەرەبانەکە هەموو کەسێک بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ یەک دەرەجەی وەزیفی 4 ساڵ هێندراوەتە خوارەوە لە دیاریکردنی معاشیا کە
خەریجێکی کۆلیج جاران ئەوە لە دەرەجەی 6دا بنرایە کە لە جەدوەلەکە 362,000 ئێستا ئێستا بە 206,000 دینار دانراوە قانون و ثابتی کردو لەو عێراقۆتەناری لە هەمان عێراقات جەدوەلە بەڵێ ئەمە ئەی لە 5 و 4 و 3 و 2 یەکچینەوانە 5 و 4 و 3 و 2 دەستخۆش ئەوانە هەمویان ئەبێ بە 5 ساڵ تەرفیع بکەن 5 ساڵی بڕی لەوانە لە هەموو ئەوانە مەغدوودترنەوەی کە چنەتە دەرەجەی 2 لە باتی 5 ساڵ تەواوکەن بۆ تەرفیعەکە 11 ساڵیان بردووە لەوەش خراپتر ئەوەیە باڵێ خەڵکانێک دانراون بەبێت یاپەڕبوون بە هەموو ئەم قۆناغانە باڵێ بە شاهادە و بینەوە یەکسەر لە دەرەجەی تایبەتی ئەلف و با دانراون یا لە دەرەجەی عنوانەکان ناڵین لە بەروی خەڵک لەوانی نەبێت ئێستا خەڵکمان تێگەیان من پێم وایە نە بەو معنایی کە منەمێت خەڵک کتێب بگەێنین ئەبێ ڕاستەوخۆ هەر بەڕێزێک شەهادەکەی چییە بەو دەرەجانەی کە شەرحمان کرد دیاری بکە بۆ خۆی یا ئەگەر نازانێ 20 ساڵ خزمەتی هەیە ڕاستەوخۆ چوارچواری ئەوانەی سەر ژێر و حساب بکە لە دەرەجەی 2 هەتاوەکو دەرەجەی 6 داخلکە 4 ساڵ حساب بکە بۆ خۆی ئەگەر بوو بە 20 ساڵەکەی ڕاستەوخۆ لەو قۆناغاوەستێ ئەگەر نەبوو بە 20 ساڵەکە یعنی هێشتا مابووی ئەچێتە قۆناغی 5 و 4 و 3 لەوانەشە 5 حساب بکە ئەبێ ڕاستەوخۆ موچەکەی لەو قۆناغا دیاری بکە کە چوینە سەر دیاریکردنی موچەیەک ڕاستەوخۆ بە دیاریکاری ئەگەر توانیمان حلقەیەک دامەست چیە لەو قسەیە مەبەستم لەوەیە بۆ ئەوەی بە پێی شەهادەکان سیستەمەکە وا دیاریکراوە بۆ نەسەرەتاییەک 2 ساڵ لە یەکەم ساڵە 2 ساڵە بڕێت 4 نابڕێ دوای 2 ساڵ تەرفیعەکە خالیت نمونەی کەسێکمان بۆ بێنەرەوە بڕوانامەی بە کالیۆرۆسی هەیە ساڵی 2000 دامەزراوە دەستخۆش بە کالیۆرۆسێک ساڵی 2000 دامەزراوە هەتا 2025 ڕاستەوخۆ بالەیەکی دەرکا 25 ساڵەکە 25 ساڵەکە بە کالۆرز یەکسەر لە دەرەجەی حوتی وەزیفی دانراوە بۆ خۆی دەرەجەی حوت ڕاستەوخۆ 4 ساڵ بۆ حسابکە ئەمە حوت 4 ساڵ دەرەجەی 6 4 ساڵ دەرەجەی 5 ساڵ دەرەجەی 4 5 ساڵ دەرەجەی 3 5 ساڵ ئەمە 4 ئەمە 8 ئەمەش 15 ئەمە 23 ساڵی کرد وەنیە بۆ خۆی مەوتمان چەند ساڵەکات 25 ساڵەکە 23 کاکەواتە گەشتۆتە دەرەجەی 3 قۆناغی 5 ئەگەر بە حەقی قانونی بەبێ وەستانی علاوە و تەرفیع بێ ئەبێ بگاتە پلەی 2 وەزیفی قۆناغی 2 موچەکەی لە باتی 550,000 موچەی ئسمەکەی 775,000 دینار بێت لەم لەحظا کە من تو قسەکەین ئەگەر پێشخستنی سوپاس و خێنانەوەی خزمەتی تریشی هەبوو بێ عسکەری سەربازی ئاوارەی موچەی بەس بنەڕەتێکی ئەبێ لە دەرەجەی 2 قۆناغی 2 بێ 575,000 دینار بێجگە لە دەرماڵەکانی زۆر سپاس کاک خالید حەڵقەی داهاتوو باسی بەرزەموچە و سەرموچەش دەکەین باسی علا و تەرفیعیش دەکەین تاو کاتە بیسەرانی خۆشەویست موچە خۆرانی عزیز بەخوای گەورەتان هەسپێ